یەکێ لە پرسیارەکان باسی لابردنی لەوزەتیان دەکات ئایا لەوزەتیان دەبێتە هۆکار بۆی کەوا ینی خەڵک لاوازکات مەناعە لاوازکە بە هیچ شێوازێک لەوزەتیان ئەگەر بڵێ هەوکردنی درێژخایانی هەبێ نابێتە هۆکار بۆ لاوازی مەناعە خۆی چونکە لەوزەتیان بەشێکی زۆر کەم ئاڵۆکان بەشێکی زۆر کەم لە بەرگری لەش پێکێنن ئەوش کاتێک کە ساغ بێ بەڵام ئەگەر بێت و تووشی هەوکردنی درێژخایەن بوو بۆ ئەوە ئەو مناڵە لە ساڵێکە حەوت جارێک یاخود دە جارێک تووشی هەوکردن بوو دەرمانی ئەنتیبیاتیکی بەکارهێناوەتە دژە بەکتریاکان باشتر وایە لا ببرێ و بەعکسەوە ئەو لەوزەتێنە کە بمێنێتەوە تەسیراتێکی زۆری لەسەر بەرگری لەشی واتە مەناعی لەشی ئەو مناڵە بێت لەبەرەوە بەڵام لابردنەکەی بە هیچ شێوازێک پێویست بێ و لە کاتی خۆی و لە جێگەی خۆی لا ببرێ بە هیچ شێوازە نابێتە هۆی لاوازکردنی مەناعە یاخود بەرگری لەشی ئەو مناڵە یاخود ئەو مرۆڤە.